چۆپەکاتان بە وتارکێشەتان پێشهاتێکی گەورم لەو پاڵەوانە بکەن. من لإيران وهاتم اسمه من رحيم الياركيم ولاي آموزاكان مو خدمت آموزاكان مو قومكان مو مردني كلار هاتم سواشنا دي يا الله تمنم 45 ساڵە لە 15 ساڵی و تا 45 ساڵی من پاڵەوانیم کردووە. 8 ساڵ لە ڕۆمادێ من پلەی ئەوەڵم بەدەساوردووە. ئتر لەوێ هەڵکنیان هاتینەوە بۆ ئێران. ئێمە 30 کەس بووین لە ئێران. لە ئەم 30 کەسە پلەی ئەوەڵم بەدەساورد. یاری ئاسنمان ئەکرد قورسایەتی بێژین. یاری ئاسنمانە کرد. توانیم لە ئەوان بووەمە و پلەی ئەوەڵ بەدەست بێرم. وەرشەکەی ئێمە من لە کرماشان ئەم وەرشمە کردووە. ئێمە چەند کەسێ بووین. ئەم وەرشی منە وەرشێکی پاڵەوانیە قورسایەتیە مەسڵەن وەکو ئاسنێکی 12 متری بەردەکەمەوە. وەکو پەیارەیە بەردەکەمەوە. وەکو ئەم جەدوەلانە ئەم سەفانە خەمەبانی ناوسکم 500 کیلو خەمەبانی ناوسکم جیاوازە کەلتەکی وەرزشکارەکانە. ئەو مترانە 320 کیلۆس بەرزی ئەەکەمەوە. پێم خۆش بوو ئەم نمایشە لێرە ئەنجام بووم ئەم شتی قورسانە هەڵبورم. دووگ لە ماتۆر بوو. ماتۆرەکان ئەوە 320 کیلۆس بابێژی 300 کیلۆ زۆر پێم خۆش و یەکەم جار و هاتمە ناوی کەلارۆ. ئەو هەمکە خەڵکمە بینی جۆش و خروشیان کرد بۆ من زۆر پێم خۆش و ئەفتخارێک و بۆ من خۆشحاڵیان کرد. من لەو ماڵەوە تەمرینەکەم ئەمەوێ پلەی یەکەم بێرم لە ئێرانە. ئارەزوویچم هەست بەشداری بکەم لە تەواوی جەهان پلەی یەکەم بەدەست بێرم بە ناوی کوردەوە.